وەزارەتی کۆچی عێراقی یارمەتی گەڕانەوەی ئاوارەکانی شنگال نادات. سەبارەت بەمە بەڕێز سالم دۆسکی بەرپرسی بەڕێوەبردننی کەمپەکان لە وەزارەتی کۆچ و کۆچبەران لە دۆ کۆبڕێزیان لەگەڵمانە سوپاس بۆمە دەبوونی بەڕێستان کاک سالم. ئەنی بۆچی ئەو میلحەیە کە حکوومەتی عێراق دیاری کردووە ئەوانە بگەڕێنەوە لە ماوەی 4 مانگدا بڕێک لە پارەیە 4 ملیۆنیان بۆ دابی نەکرێت بۆچی بەشی زۆریان هەروەریان نەگرتووە ینی بۆچی ئەم بڕەپارەیە تەرخان ناکرێت یان پێیان نادرێت. سلااوڕێز دەستپێکە بۆ کەناڵە کوردستان 24 ببوورن بەس بۆ ڕازڤایکردنێکێک کە ڕێڤەبەری کۆچ و کوچبەران و بەرسەردانە قەیران ئەمەل سەر وەزارەتە ناوخۆی هەرێما کوردستانê. سەبارەت ئەوەرن مەین تایبەت ئەوەرن مەین پارێزگەها دووهوکێ زۆربەی وان یان ئەم شەم بێژین پرانیەوان ئەون ئەوەرن مەین دەڤەرە شنگارێنە وهنزانن وضع سەروبەری شنگارێ چه ئەوەدا دژیتن شنگار هەرش ڕووی ئەمنی و هەرش ڕووی نەبوونە خزمەتگوزاریات هەموو دەڤەرێن شنگارێ. ئەف ئەوەرن مە بڕیارێک بهات بۆ دانیش وەزارەتە کۆچ و کوچبەرن عێراقی مخابنی و وەک من حەک بوو 4 ملیۆن بوو بهێنە تەرخانکردن بەس من حەکە بوو وان ئەوەرن دناڤە کەمپادا دژین کو من حەخوار بگرن و بدەکەونە دەروێ کەمپا بووێ مەبەستە ئەو بوو وەک بوومەیە دیار کە مەبەستێکە چنە مەبەستێکە سیاسی بووە دەرگەهێن کەمپا بهێنە گرتن و ئەف ئەوەرن هاتی ناوێت خۆشی تومارکردین احتمال هەیە نیڤەوان حتا نوکەژی و پتری نیڤەوان ئەو من حەنە وەرگرتی ئەڤەش ماوە حەفت حتا نوکەش دەی حەفت حتا نوکە یەک دینۆژی بوو نەهاتی خارجکردن. ئەف خەلکە هوسات بینین کە هاتی نەخواپاندن بێ من 4 ملیۆنی ئایا 4 ملیۆن دێ بۆ چیکەن 4 ملیۆن بەشی چ تشتی دکەن یە باشتر ئەو بووە کە وەک داخوازن مە ڕێکەفتن نامە شنگارێ ناوبەر حکومەتە هەرێما کوردستانە دیگەل حکومەتە ناوەندل بەغدا ئەو هات بۆ جێبەجێکردن گەل هەندێ من حەوام بوو بۆ 15 ملیۆن گەل هەندێکی شینی کە هات بۆ نەقەرەبووکردن زۆربەی وان خەلکە عردێ وان چوە خانیت وان چوینە خانیت وان ڕخۆینە 4 ملیۆن نەشین چ بکەن. باش هەر لە ڕووی ئەمنیەتەوە ینی دۆخی شنگال گونجاوە ینی کۆمەڵێک هێزی لێ لە ڕووی ئەمنیەتەوە گەڕانەوەی ئاوارەکان ینی ئەمنیەتان پارێزراوە. ئەم شەم بێژین ئەگەرن سەرەکیە نەڤەگەریانە ئەوەرن مە بوو دەڤەرە شنگارێ و دەوروبەرن شنگارێ بابەتێکی ئەمنیە هەر کەسێک ئەمنیە هەر جهەک ئەمنیەتەوە نەیە پاراستی بیتن خزمەتگوزاریژی لێ نەهێنەکردن هەبوونە ئەم بێژین زۆربەی هێزن چەکدار یەن نەفەرمی و نەشەرعی دناڤە شنگارێدا بووینە ئەگەر هەندێکە ئەف خەلکە ئەمنیەتە خوب نەپاراستن ئەمنیەتەوەن نەشن ڤەگەرێنەوە شنگارێ ئێکش بابەتن وەکمە ئاماژە پێکردی کارەکەفتن نامە شنگارێت مابین حکومەتە هەرێما کوردستان دیگەل حکومەتە ناوەندە بەغدا بابەتە سەرەکی ئەو بوو نەهێلانە وان هێزن چەکدارن نەشەرعی دناڤە شنگارێدا و خەلکێ شنگارێ وەک هێزەکە ئەم شەم بێژینێ پۆلیسن اتحادی بهێتە درستکردنش ناوە خەلکێ شنگارێک و ئەو بخۆ ئەمنیەتە خوب پارێزن. زۆر باشە بۆچی حکوومەتی عێراقی لە کاتێکدا هەوڵەدا و ئەوێ ئاوارەکان لە ڕێگەی منحە و دابینکردنی پارەوە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بۆچی بابەتی ئەمنی پێ چارەسەر ناکرێت پێی چارەسەر ناکرێت یان ئەوەیە نایەوێت چارەسەری بکە. بابەت نەڤەگەریانە ئەوەرە نەبوو دەڤەرێن وانە ئەگەر ئەم سەحکێنە بڕیارەوان یا پێدانە من 4 ملیۆنی و گرتنە دەرگەهێن کەمپا ئەف من هاتیە تەرخانکردن یان ji biryar hat budan bes bidene wî wan awerit di nava kempa da eger em nuke sehkêne sinûrê parêzgeha dûkevî dore ser bexuya zaxo petirî 20,000 awaran me hene xêzanên aware me hene di navan kempa da petirî 33,000 xêzanên aware me hene li derveyê kempa dijîn ku hemî tûmarkirîne databêsên Wezareta Koç û Koçberên Iraqê da lê tenha biryar hat bûdan ev 4 milyona bihêne dan bû wan awerin di nava kempa da. Vê çendê ya diyar e ke mebesta hikûmeta Iraqê mebesta Wezareta Koç û Koçberên Iraqê ne ew e aware vegerîne ciyên xwe. Et biryara wan da ew bû 4 milyona wer bigirin û ji kempê derkevin. Xwe heke bihên li tenişta kempê bi xwe xîvetekê vedin
المهمش یا گرک اوش کم پیدا کردن هدف وان او بویا بس ما بس وان او بویا گرتنا درگه این کمپا بویا نه وگریان آورانه بو سرجه و شیروارن خو باش هل لروي خدمة گزاری و شنگال استچونه او دفری که لان ئاوارەکانەوە بەژێ هێنراوە ینی لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی ئاو کارەبا و توزانم بەگشتی ینی ئاوارەکان ئەتوانن بگەڕێنەوە بە ژیانێکی شایستە ئەگەر دۆخاونیەکەش تا ڕادێک هاوکار نەبێ بتوانن بژی هەر لە ڕووی خزمەت گوزاری وێژی ئەمشێن ئەمۆژە پندێ بدەین کە احتیمالە هەی زۆربەی رەخراوەنی دەولەتیژی سەرخەتن گەل بە سەردانەوەن جەهۆژی هاتیەکردن خزمەت گوزاریان دەڤەرە شنگارێ و دەوروبەرێن شنگارێ حتى نوکە وەک بنیە تحتیە شنگارێ درست نەهاتیە جێبەجێکردن و نەهاتیە درستکردن چش ڕێ تایبەت کارتێ ساخلەمیە و بتینیۆی کارە بێ بتینیۆنێ ئەوێ بتن ئەفکە هەر سێ کارتن gelekên giringin بۆ خەلکی کەهرە بۆ ئاو و ساخلەمی یان تەندروستی حتى نوکە زۆربەی دەڤەرێن شنگارێ و دەوروبەرێن شنگارێ ئەف خزمەت گوزاریە نەهاتینە دابینکردن ئەگەر هات بنە دابینکردن ژێ پوی ئاستێنینە کە ئەف خەلکە استیعاب وی خەلکی بکات و هەبوون وی خەلکی لێ دەبەرێ زۆر باش ئەم ڕەشێکە لە سووریا ڕوویداوە کاریگەری لەسەر و ناوچەیە ناکات ینی لەسەر گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان ئەو بابەت ئینسان بابەتن ئەف شەر و پێکدادانن دەوروبەرن هەرێما کوردستانê bi taybet nihal devera Sûriyê ekîd bêguman e ke karîgeriya xwe dê hebîtin bi taybet eger em hezîra xwe hindê da bikin ke ev guhorînê Sûriyê de hatîne kirin û ev bi ihtimal em şin bêjin hebûna tehdîdatên ser Rojavayê Kurdistanê yan jî Bakurê Sûriyayê şilayê em şin bêjin ji Tirkiya ve şilayên ev hêzên ev Sûriya em şin bêjin ke rizgarkiriye çi Cebheta Nesra bî çi Hereket Tehrîrî Şam bîtin mabeyna wan û mabeyna Rojavayê Kurdistanê ihtimale ewan jî karîgeriya xwe hebîtin ke ya sinûrdar et gel devera şingarê û gel herêma Kurdistanê ihtimale hêl paşa rojeka nêzik da ihtimale karîgeriya xwe hebîtin ev ji her dîsan dê bîte egereke hindeke wezî emniyê devera şingarê neyê aram bîtin ta radeyekî باشە ینی مادام پێویستە حکوومەتی عێراق چی بکات چی لەسرە لەم خۆراغەیە سا بیکات پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئاوارەکانی شنگال بکات پێویستە چۆن مامەڵە لەگەڵ و دۆخیا بکات کە لە شنگال هەیە ئەنی ڕێکەوتنە کرێ ڕێکەوتنەکان جێبەجێ ناکرێ حکوومەتی عێراقی بۆ چی ینی ئەبینرێز جددی نیە لە چارەسەرکردنی و کێشەیە کە لە شنگالە هەیە وەکمە ئەومەژە پێکردی ڕێگە چارەیە درست ئەو بووە کە ڕێککەفتن نامە شنگارە یا ساڵە 2020 المەها دەهی 2020 دناو بینە حکومەتە هەرێما کوردستانێت گەل حکومەتە ناوەندە بەغدا بێتە جێبەجێکردن خاڵên giringiyên wê rêkeftin namê de ew e nehêlana hêzên neşerî û hêzên çekdarin di nava şingarê da ye û gerandina xizmetguzariyên serekî bû şingarê û dîsa qerebûkirina xelkê şingarê ye eger ev tişte nehênekirin ev xala nehêne cêbecêkirin xelkê şingarê warin mêyên devera şingarê neşin vegerîne ve lê eger em sehkêne دیف بینینا ما که حکمت عراق نیا جدیه آنجی گواشتن هرمی ین دولت دوروبر سر حکمت عراق هن عفوا ما بس ما حکمت عراق یا حکمت نوند عراق که نشتن و دوری پاریزیتن وک حزر ما بهبیتن بله بەڕێز سالم دۆسکی بەرپرسی کەمپەکان لە ناوەندی هەماوەنجی خێرانەکان لە دووە کۆلەگەڵ مابووی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کاک سالم بەخێر بێت